نا کاک دکتۆر کاکە ئەو ئەزانی چی دەکەس بێنە بیکا بە شاید بەسەرمەوە با جەنابەت شاید بی بەسەرمەوە بە بەردەوامی تۆ ئاگادارم بی ئەگەر جارێک لە جاران من ئەم هەڵەیەم دووبارە کردەوە هەرچی ئەو پێی خۆشە با بەرامبەرم بیکە بەڵێن بێت لەبەر چاوی ئەوە خۆمە کوشم عنی دڵنیا بە لەوەی جارێکی تر من غەڵەتێ بوو کردم ئیتر تەواو جارێکی تر غەڵەت ناکەمەوە تەواو بەخوا تەواو تۆڵی پێشتر بۆ منی باس کرد و برادری خراپ ئەم هەڵی پێکردەوە ئێستا بەسامی ئەم برادری خراپ هەڵی پێکردە قوربان خۆی نەبوو یعنی هەڵی چی ئەم هەموو کاتێڵێ برادری خراپەی خۆی ئەقلی نییە یعنی بۆچی بە قسەی ئەوانەکات بۆچی هەموو کاتێ عنی ئەبێ برادر تەئسیری هەبێ لەسەری عنی من قەنەعەتم لا دروست نابێ بەس خوا کاک دکتۆر با من پرسیارێ لە بەڕێستان بکەم تۆ قەنەعەت بە قسەکانیەکەیت یعنی هیچ حاڵەتی هەبووە بێتە بەردەسێ لەم شێوەیە و دواتر پیاوەکە چاک بوو بێت والله بەڵێ زۆر حاڵەت هاتوۆتە لامان دوای ئەوەی کە گەشتوتە چۆنەڵی هێڵی سوورەکە کە تەلاق و لێکجیابوونەوە کە هاوسەرەکەی بە تایبەتی ئافرەتەکە سوور بەرەسە تەلاق و لێکجیابوونەوە کە پیاوەکە تاوانمانی گەشتوتە قەناعەتێک کە تاوانێکە چی ناوەنی هەڵەیەکی گەورەی کردووە ویژدانی محاسبەی کردووە ئیتر ئەم حاڵەتەی ئەم وەکوە بڵێ دوای ئەوە فعلەن ئافرەتەکە بە گەورەی خۆی لی بوراوە دەرفەتێکی تری یاوەتێ و توێتی با من بەو برینانەوە بم بەڵام باشتر لەوەی مناڵەکانم سەرگەردان بێ و تووشی تەلاق و لێکجیابوونەوە بم و قسە و قسەڵۆکی خەڵکی نازانم چی پێی بە دڵی خۆیان ناوە زۆربیان چاک بوو زۆربیان بەڵام لێو ناشارمەوە کەیسی شاتۆتە لامان پیاوەکە چاک نەبووە ژنەکە عەفوشی کردووە چاک نەبوو دوای ئەوە بۆ بە تەلاق و لێکجیابوونەوە دوای تەلاق و لێکجیابوونە ئینجا پیاوەکە کە ئازاری دووری مناڵ و ئیتر لە مەحکەمە یاویانەتەوە مناڵەکان بە ژنەکە و کە پیاوەکە بۆیان نەفەقە و چیوە تا دوایەوە ئیشی دادگایە پەشیمان بۆتەوە بەڵام خۆ دەزانی دوای پەشیمان بوونەوە چ سوودێکیەیە بەڵام ئەمانە کە من یعنی ئەگەر دە پیاو پەشیمان بوو بێتەوانێ پیاوێت دوو پیا پەشیمان نەبووتەوە یاخود دوای پەشیمان بوونەوە دووبارە دەستی پێکردوەتەوانێ لەبەر تۆ کە پرسیار لە منەکەی بەڵێ کەیسی وامان هەیە بەڵێ زۆربیان دوای ئەوەی کە ئاخر دەرفەتیانە درێتە ئیتر ڕاجعی خۆیانەکەن و زەمیریشان محاسبەیانەکە ویژدانچکە ویژدان زۆر مەترسیدارە بە کوتەک پیا تا بکێشە و شەو نەیەڵێ بخەویت و تۆ بۆ واو کرد و تۆ بوویتە هۆی ئەوەی کە ئەم ماڵە سەرگەردان بێ ئەم مناڵانە بێ باوک بن ئەم ژنە لێ چەند خزمەتی تۆی کردووە ئاوا خیانەتە لێ کردووە بەڵێ حاڵەتانەش بووە کە چاک بوونە تۆ بەڵام حاڵەتێکی کەمیشمان هەیە بە حقیقەت چاک نەبووتەوانەوە بێ ئینسان حقیقەتەکە بڵێ بەڵێ کاک دکتۆر وەکو خۆ دەڵێ ئیتر بە ئەها ئەمە دوا دەرفەت بێ ئەگەر جارێکی کە منی بینی لێی بیستم یەکێک بۆی باس کرد کەسێک ناوی بردم وتی شتێکی وا ڕووی یاوەتەوە چی ئەوێت بەرامبەرم بیکە بەست خوا بە ئەیتر تەواو با نەگاتە ئەوەی کە ئەیتر من لە ماڵ و مناڵ و تەلاق و ئەو شتان باشە کە تۆ مناڵی مناڵەکان ئەوە خۆشەویست بۆم خیانەتەوە کرد و کاکەژیان بۆ جارێ دوو جار سێ جار دووبارە و کردوێتەوە وەڵا زین چۆنە کاتون جان کورسم خان مناڵ لە بینتانە هەیە ئەمیش ینی وەکو چۆنەڵی عەرە بەڵێن هیار ینی گەشتوتە حاڵەتی و هەرەسیە ناوە بە قسەکان یا دیارە و قورعانیشی خواردووە قورعان خواردن قورسە خوشکی منە بێ ئاگار لەوە بێ قورعان کەلام قسەی خوایە بەخوا هەر کەسێ بە درۆ بیخوا ئیتر مەگەر و خوای بزانە چی بەسەری ئەگەر لەم دنیاش دەبێت لەو دنیا لە ئاوی جەهەنەما دێت شتێکی ئەمەنگا ئاسان نییە ئەوەڵی قورعانم بۆ خواردو جارێکە دووباری نەکەمەوە وەڵاهی بە بڕوای من و حاڵەتی واشە بووە من بۆم ڕوون کردی تۆ چاک بووە بە بڕوای من ئەگەر دەرفەتێکی تری بیتێ لەبەر کەس نا لەبەر خاتری خوا لەبەر خاتری مناڵەکانم و ئەگەر دوای ئەو دەرفەتە هەر شتێکی تری کرد واللهی من یەکەم کەسم یم بۆ دادگا وەکو شاید لە دژی وعد بێ و لە منی وەرگرە چەند کەسی تریشی بۆیانین ئەو کاتە کە ئێمە هاتینە دادگا و کە پشتگیری تۆمان کرد و هەموو ئەم ڕابردوویمان باس کرد و هەموو مافەکانی خۆت وەرەگری و هەموو ئەرکێکەوێتە سەر ئەو مناڵیش لای خۆتە بێ بەڵام نابانەگاتە ئەوە من خاتون جام ناتوانم تۆ ناچار بکەم یا من نامەوێت تۆ قەناعەتت هەبێ بە قسەکانی من دەبەرەوەکەویتە ژێر تەئسیری قسەکانی من ئەبێ قەناعەتت هەبێ و لە مێشکیشەوە بە ویژدانیشەوە قەناعەتت بەوە هەبێت چکە دوایی ئەگەر بێت و پەشیمان نەبیتەوانێ